وەک دەزانن ماوەیەکە شەپۆلێکی بەهێزی گەرما ڕووی لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردو، نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو عێراقیش بەگشتی. بەو هۆیەوە ئەمڕۆ لە عێراق لە چەندین پارێزگادا پشووی فەرمی ڕاگەنراوە کە بە جۆرێکە پلەکانی گەرما هێندە بەرز بوونەتەوە، توانای دەوامکردن لەو شوێنانەدا نەماوە. بۆیە بڕیاری ئەوە دراوە کە پشووی فەرمی بێ ئەمڕۆ لە هەندێک لە پارێزگاکانی عێراق بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما. بەڵام کەشناسان ئاماژە بەوە دەکەن کە لە ناوەڕاستی ئەم هەفتەیە بە دیاریکراوی لە ڕۆژی سێشەممەدا ئەم شەپۆلی گەرمایە کە ڕووی لە ناوچە جیاوازەکانی عێراق کردووە بەرەو کۆتایی بچێ و کەش و هەوا کەمێ فێنکتر بێ لە ناوەڕاستی ئەم هەفتێ و هەروها پلەکانی گەرما دابەزن. ئەمڕۆ بەگشتی دەتوانین بڵێ لە هەندێک لە ناوچەکانی عێراقدا 52 پلە تۆمار دەکرێت لە پلەکانی گەرمیدا. لە هەندێک ناوچە پلەکانی گەرما زۆر بەرز دەبنەوە، بەڵام بەگشتی بۆ ئەمڕۆ ئاسمان ساماڵە لە هەرێمی کوردستان و هەروەها هەندێجا بۆ پەڵەخەور دەگۆڕێ و پلەکانی گەرما نزیک دەبێتەوە لە پلە گەرمیە تۆمارکراوەکانی دوێنێ. بەڵام بۆ سبەینێ ئەمە جیاوازترە لەبەرەوەی لە سبەینێدا بەگشتی ئاسمان نیمچە هەور و پەڵەهەور دەبێ و هەروەها دەتوانین بڵێن پلەکانی گەرما یەک دوو پلە بەبەراورد بە پلە گەرمیە تۆمارکراوەکانی ئەمڕۆدا دەبەزن، واتە سبەینێ کەش و هەوا فێنکتر دەبێ بەبەراورد بە ئەمڕۆ و لە ناوەڕاستی هەفتەشە و واتە بە دیاریکراوی لە ڕۆژی سێشەممەوە ئەم شەپۆلی گەرمایە کە ڕووی لە ناوچە جیاوازەکانی عێراق کردووە بەرەو کۆتایی هاتن دەچێت و هەروها پلەکانی گەرما تا دەبەزن. بەڵام کەشناسان ئاماژە بە شتێکی دیکە دەکەن سەبارەت بە مانگی هەشت شەپۆلێکی بەهێزی گەرما سەرجەم ناوچە جیاوازەکانی عێراق دەگرێتەوە بە هەرێمی کوردستانەوە. بە جۆرێک باسی لێوە دەکرێت کە پلە گەرماکە ئەوەندە بەهێزە ئەوەندە بەرزە کە پێشبینی نەکرا و تۆمار نەکراوە لە پێشتردا، واتە مانگی هەشت مانگێکی سەخت دەبێت لە گەرما بۆ هاوڵاتیانی عێراق و هەروەها هەرێمی کوردستان. سەبارەت بە زستانی ئەمساڵیش باس لەوە دەکرێت کە پێشبینی دەکرێت لەلایەن کەشناسانەوە زستانی ئەمساڵ سەختترین زستان بە بەراورد بە چەندەها ساڵی زستانانی ڕابردوو و ئاماژە بەوە دەکرێت زۆر پلەکانی گەرمادا دەبەزن لە زستانی ئەمساڵدا. بەڵام وەکو پێشتریش ئاماژەم پێدا ئەمڕۆ بەگشتی لە هەرێمی کوردستاندا ئاسمان ساماڵ و نیمچە هەورەوە هەروەها پلەکانی گەرما بە بەراورد بە پلە گەرمیەکانی دوێنێ یاخود تۆمارکراوەکانی دوێنێ نزیک دەبنەوە لە یەک. بەڵام لە سبەینێدا ئەمە جیاوازترە، پلەکانی گەرمادا دەبەزان بە بەراورد بە پلە گەرمیەکانی تۆمارکراوەکانی ئەمڕۆ لە ناوەڕاستی ئەم هەفتەیە ئەم شەپۆلی گەرمایە تەواو دەبێت و هەروها کەش و هەوا گۆڕانکاری بەسەردادێ و کەمە لە پلەکانی گەرمیدا دەبەزن. بەڵام کەشناسان پێشبینی ئەوە دەکەن کە شەپۆلێکی گەرمای تاقەت پڕووکێن لە مانگی هەشدا کە پێشبینی دەکرێت ڕوو لە ناوچە جیاوازەکانی عێراق بکە دەست پێ دەکات و مانگی هەشت بەگشتی دەگرێتەوە، واتە مانگی هەشت مانگێکی سەخت و تاقەت پڕووکێنی گەرما دەبێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی.